بەڵێ چینە لای تەوەری دومی بەرنامەکەمان هێواش نزیک دەبینەوە لە وەرزی نوێی خوێندنی ساڵی 2025 بۆ 2026 جا هەڵەبجەیەکێکە لەو شارانەی کە ساڵانە بە چەندین چالاکی جۆرا و جۆر ئامادەکاریەکان دەکات بۆ ساڵی نوێی خوێندن لە تەواوی هەرێمی کوردستان ئامادەکاری دەکرێت بۆ ساڵی نوێی خوێندن بەڵام ئێمە ئەمڕۆ لە تەوەری ئەمڕۆماندا باس لەو ئامادەکاریانە دەکەین کە هەڵەبجە لە دوای بە پارێزگابوونی بزانین ئایا ئامادەکاریانی جیاوازێکی بەسەر هاتووە لە چەند ساڵانی ڕابردوودا بزانین ئامادەکاریەکانی ئەم ساڵچین و ئەمانە و تای پرسیارەکەمە ئاراستەی میوانەکەمان دەکەین کە سۆران عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە کە ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە کاک سۆران سڵاو لە بێبەیانیت باش پێمان بڵێ ئەو ئامادەکاریانە چین کە لە شاری هەڵەبجە بۆ ئەم ساڵ دەکرێت بە تایبەتی لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە. بەیانی جەناب و بینەرانیش باش لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی گشتی پەروەردەی هەڵەبجە وەکو ساڵانی پێشوە وەکو تەواوی هەرێمی کوردستان ئامادەکاریەکان بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەستی پێکردووە هەر لە ئامادەکاری بۆ وەرگرتنی خوێندکارانی ئازیز لە قۆناغی یەکی بنەڕەتی کە ساڵانە ژمارەیەکی زۆر خوێندکار ڕوومان تێکە ئەو ئامادەکاریانە کراوە و ئامادەکاریمان کردووە بۆ دابەشکردنی کتێب کە ڕێژەیەکی باش کتێب لە وەزارەتی پەروەردەوە هاتووە بۆ گەنجینەکانی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان جگە لەوەیش خەریکی خۆڕێخستنەوەی میلاکین بۆ ناوەندەکانی خوێندن جەنابتانەزانن ئەمساڵ ژمارەیەکی زۆر مامۆسامان لێ خانەنشین بوو و ئێستا لە خۆڕێخستنەوەین بۆ میلاکی ناوەندەکانی خوێندن ئیشەڵا بتوانین ئەمساڵ پرۆسەیەکی ئارام و باش بەڕێ بکەین ئینشاءڵڵا. مامۆستا سۆران هەروەکو هاوکارم سانا لە پرسیارەکە باسیەوەی کرد کە پێشتر جۆرێک بوو خۆ ئامادەکردن و ئێستا بە جۆرێکی ترە لە بەرەوەی ئێستا پارێزگان و بەڕێوەبەرایەتی ئێوەش بووە بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگای هەڵەبجە. سنووری دەسەڵاتەکەتان کوێیە چەند بەڕێوەبەرایەتی ئەگرێتە خۆی و چۆن لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی ترە دەسەڵاتەکانتان شۆڕ کردوێتەوە بۆی ئەوانش بتوانن ئامادەکاری تەواو بکەن بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن. ئێمە لەوەتەی کە هەڵەبجە بۆتە پارێزگا ئێمە هەر بەڕێوەبەرایەتی گشتی بووین و تەواوی دەسەڵاتەکانی بەڕێوەبەری گشتی پارێزگامان هەبوو و ممارەسەمان کردووە سەبارەت بە و پرسیارەی جەنابەت کە چەند بەڕێوەبەرایەتی لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە هەیە تا ئێستا یەک بەڕێوەبەرایەتی هەیە و وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامە و پلانی هەیە کە بەڕێوەبەرایەتی پەروەردەی خوورماڵ لە خوورماڵ بکاتەوە بەڵام تا ئێستا هیچ بەڕێوەبەرایەتیەک لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجانیە و تەنها بەڕێوەبەرایەتیە گشتیەکە سەرپەرشتی تەواوی پرۆسەکەیەکە لە پارێزگای هەڵەبجە. مامۆستا سۆران ئێمە وەکو بەرنامەی بەیانی کورسان نیوز بەردەوام تەوەرێکی سەرەکی بەرنمەکەمان باسکردن بۆ لە پەروەردە و کێشەکانی پەروەردە و قوتابخانە و خوێندنگاکان لە ڕۆژانی ڕابردووشە بەڕێوەبەری پەروەردەی کفریمان لەگەڵا بوو لەگەڵەویشە باسمان لە ئامادەکاریەکانە کرد. جا ویسم ئەو پرسیارە بۆیە ئەم بابەتەم هێنایەوە بەڕێوەبەری پەروەردەی کفری زۆر باسی لە نەبوونی خوێندنگا و لە نەبوونی قوتابخانەی پێویستە کرد لە سنوورەکانە لەلای ئێوە چۆنە ئەم بابەتە ینی لە پارێزگای هەڵەبجە قوتابخانەی تەواو و خوێندنگای تەواوتان لەبەردەستایە یاخود نەخێر خوێندنگاتان هەیە کە سێدەوامی تایە و لۆدێکی زۆری لەسەر بێت چۆن چارەسەری ئەم کێشانەتان کردووە ئەگەر هەتان بێت. سوپاس بۆخوا لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە ڕاستە ئێمە لەنەوە یەک هاتینەوە هەڵەبجە ژێرخانی پەروەردەی ئەم پارێزگایە سفر بوو بەڵام بە هیمەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرمایەدارەکان و ڕێکخراوەکان لە سنووری ئەم پارێزگایە ئێستا ئەتوانین بڵێن ژێرخانی پەروەردەی ئەم پارێزگایە تا ئاستێکی زۆر باش ئیدارە دراوە و کێشەی بینامان نییە ئەوەی کە گرفت بێ لە سنووری پارێزگای هەڵەبجەوە ئێمە زۆر پێویستمان پێ بێ دروستکردنی باخچەیەکە لە ناحەی سیروان کە تا ئێستا باخچەی منداڵانی تیانە و لە ناحەی خوورماڵیش پێویستمان بە دروستکردنی دوو قوتابخانەیە ئەمیش لەبەر ئەوەی ناکە سێدەوامیمان هەیە بۆ ئەوەی بتوانین
بە شێوازێکی سەردەمیانەوە بە شێوازێکی زۆر باش خزمەتی خوێندکارانمان بکەینەوە بتوانین پرۆسەکەی تیا بەڕێ بکەین. وەکو ئەرزم کردی لە سنووری پارێزگای هەڵەبجە گرفتی بینامان نییە و هیچ قوتابخانە و خوێندنگایەکمان نییە تا ئێستا قسەیەکەین سێدەوامی بێ. سوپاس بۆ خوا پۆلەکانمان تا ئاستێکی زۆر باش ئەتوانین بڵێ نزیکە لە ستانداردەکانی پۆلی خوێندن لە وڵاتانی تر. دەستخۆش. مامەستا سۆران باست لەوە کرد کە ئەو بڕیارەی کە ساڵی پار دەرچوو بۆ خانەنشین بوونی پێم وابێت 4 موارید لە مواریدەکان بوو کە خانەنشین بوو بێگومان مامۆستان و فەرمانبەرانیشی کەرتی پەروەردەی بەرکەوتون. ئەمە هیچ گیر و گرفتێکی بۆ دروست نەکردون، هیچ فەراخێکی بۆ دروست نەکردون لە کەرتی پەروەردەدا. بە دڵنیایەوە جەناب تەزانی لە یەک مدەی زەمەنی دیاریکراوە تۆ بێت 5 موالید خانەنشینکەی بە دڵنیایەوە گرفت دروستەکە خاستن بۆ پرۆسەیە کە پرۆسەی پەروەردەیەوە ڕەبتی بە ژیانی تاک بە تاکی ئەم کۆمەڵگەی ئەم کوردستانەوە هەیە. بە دڵنیایەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە لای من 239 کەس بە دەقیقی خانەنشین بووە لە مامۆسا و فەرمانبەر و سەرپەرشتیار کە ئەمە بێگومانم کە گرفتمان بۆ دروستەکەوە گرفتیشی دروست کردووە. بەڵام ئێستا لە ڕێگ بۆ هەوڵی ئەوەتانەوە گیان نارەتخۆش بۆ هەوڵی ئەوەتان نەداوە کە ئەوانەی کە گرێبەستن یاخود هیچ داواکارێکتان پێشکەش نەکرد بۆ ئەوانەی کە گرێبەستن ببن بە هەمیشەی بووی بتوانن ئەو کەم و کورتیانەی کە لە فەرمانبەر و لە نەبوونی مامۆستا هەیە پڕ بکرێتەوە. جەناب دەزانی گرێبەستەکان خۆی زەرورەتێک هێناونێتێ بوون خۆیان پێویست بن. من 286 گرێبەستم هەیە لە مامۆسا بۆ سنووری پارێزگاکە کە ئەوانەوانە بێژ بوون بە گرێبەست ئەوانە پێداویستی ترن ئەمانەی کە خانەنشین بوون لە میلاک خانەنشین بوون و بۆیە جەناب تەزانی زروفی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ڕووی لەوە نییە کە میلاک دابینکا بۆ پرۆسەکە بۆ تەواوی هەرێمی کوردستان. بەڵام ئێمە لە خۆڕێخستنەوەین ئەوەی کە گرفتە لای ئێمە لە قۆناغی 1 بۆ 6 بنەڕەتی گرفتی میلاکمان نییە، بەڵام لە قۆناغی 7 بۆ 12 بە شێوەیە لە شێوەکان گرفتمان بۆ دروستە بێ. چونکە جەناب تەزانی لە سنووری پارێزگای هەڵەبجە هەمیشە خەڵک کۆچ ئەکا بەرەو سلێمانی و بەرەو شارەکانی تر کە ئەمە هەرگیز بۆمان نایەت کەم تا زۆرێک دانەدانە نقلی مامۆسایەکمان بۆ بێ. ئەگینا ئێمە هەمیشە میلاکمان لێ ئەڕوا و خەریکی خۆڕێخستنەوەین بۆی بتوانین ئەو شاغیر و فەراغانە دروست بوون بتوانین بە شێوازێ لە شێوازەکان ڕێکی بخەینەوە و بیخەینەوە خزمەتی خوێندکاران. باش مامۆستا بە باسێکی وەرگرتنی خوێندکار بکەین بۆ ئەم ساڵ پێشببینیەکەن یاخود بەپێی ئەزمموی ساڵانی ڕابردووتان ساڵانە چەند خوێندکار داخلی خوێندنگا بێت و گرفتەکانی بەردەم ئەو خوێندکارانەی کە لە پۆلی یەکی سەرەتایی داخلە بن چین و چۆن ئەتوانن ئێوە چارەسەری هەموو گرفتەکان بکەن لەو لایەنانەوە. ساڵانە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بە پێ و ئامارانەی ساڵی پێشوو کە ئێمە جەناب تەزانی تا 28 بەردەوامی لە وەرگرتنی خوێندکاران تا ئێستا داتایەکی دروست لە بەردەستانیە، بەڵام ساڵانە 3000 بۆ 3500 خوێندکار ڕوو لە ئەمە دابەشە بن بەسەر چەند خوێندنگایە مامۆستا ئەم 3000 و ئەو قوتابیە بەسەر دابەشە بن بەسەر 146 خوێندنگەیە قوتابخانە و خوێندنگە و باخچەی مناڵان لە سنووری ئەم پارێزگایە هەیە. ئەم 3500 کەسە لە تەواوی سنوورەکە دابەشە بن. بۆیە تا ئەم لە حەزە قسەکەین گیر و گرفتێکی ئەوتۆ بۆ خوێندکارانی تازە دروست نەبووەوە هیچ ساڵێکیش دروست نەبووە. ئیشەڵا ئەم ساڵیش بە هیمەتی هاوڕێ و هاوپیشەکانمان لە سنووری پارێزگا نایەڵین گرفتیان بۆ دروست بێت. سیستمێکی نوێ هەیە بۆ ئەم ساڵاویش ئەوەیە کە خوێندکاران بە پێی شوێنی جوگرافی وەردەگیرن یاخود ئەوانی بە پێی شوێنی جوگرافینی و لە خوێندنگێکی دیکەوە خوازیارن کە مناڵەکانیان بێنە ئەو خوێندنگایە کە خواستی دایک و باوکیانە ئەگەر لە خوێندنگاکە شوێن بمێنێ نایان دەچێتە تیر و پشکەوە. ئەم سیستەمە لە هەڵەبجەش پەیڕە و دەکرێت یاخودنا. بە دڵنیاییەوە لای ئێمەش خۆمان ئامادە کردووە بۆ ئەو پرسە
ئەرزم کردی تا 28 و بە پێی دوایین گشتاندنی وەزارەتی پەروەردە تا 28 سیستمەکە کراوەیە بۆ داغڵکردنی خوێندکار. ئەوەی کە گرفتە لای ئێمە دوو خوێندنگا خواستی زۆری لەسرە کە ئەویش ئامادەی هەڵەبجەی کچان و ئامادەی ئەحمەد موختار جافە کە داوایەکی زۆر لەسەر ئەو دوو خوێندنگە هەیە بۆی خوێندکار وەرگێ. ئێمە لە پلانی خۆمانە ئەمساڵ سنووری جوگرافیاکەی مانوە دیاری کردووە کە گرفتێکی ئەوتۆمان بۆ دروست نەبێ بۆ وەرگرتنی خوێندکار. باشە، یعنی مامۆسا با پرسیاری ئەو لێ بکەم کە جەنابە دەڵێ خوێندنگای کوڕانی ئەحمەد موختار بەگی جاف داوای زۆری لەسرە و تەڵەبی زۆری لەسرە، هەروەهایی کچانیش بەو شێوەیە کە ئەو دوو خوێندنگایە. یعنی ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە مامۆسا؟ کوالیتی خوێندن لەم دوو خوێندنگایە جیاوازە یاخود خوێندنگاکان پێشکەوتووە و ئیمکانەتیان زیاترە؟ ئەگەر وایە بۆ نەتانتوانیەوە خوێندنگاکانی کە ژوا لێ بکەن و کە ئەم داوای نەقڵ و گواستنەوە و شتەکەم بێتەوە، هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە مامۆسا؟ قوربان هەردوو خوێندنگاکە من بۆ خۆم لە ئامادەی ئەحمەد موختار جاف تەخەڕوجمان کردووە و ئامادەی ئەحمەد موختار جاف ئەکرێ بڵین بە مەسابەی زانکۆیەک بۆ لە پارێزگای هەڵەبجە و ئامادەی هەڵەبجەی کچانیش دوو خوێندنگای کۆنترینی ئەم پارێزگایەن و خەڵکەوە ڕاهاتووە و بە شێوازێ لە شێوازەکان مامۆساکانیان مامۆسای بە ئەزمونن و ئەمە ناکاتە ئەوەی کە ئیتر مامۆسای بە ئەزمون و مامۆسای زۆر باش لە خوێندنگاکانی تر نەبن. لە تەواوی ئامادەیەکانی سنووری ئەم پارێزگایە مامۆسای بە ئەزمون و مامۆسای دڵسۆزی تایە کە خزمەت دەکەن و ساڵانە جەناب تەزانی ئەنجامی باش و ڕێژەی باشی دەرچوون لە سنووری ئەم پارێزگایە بەدەسێنن بۆ خۆیان بۆ خوێندنگاکانیان. و ئەو دوو بینایش ئەمە ئەوە ئیزافەکەم ئەو دوو بینایش سێ ساڵە بە هەردووکیانەوە ماوەی 3 ساڵە لەلایەن سەرمایەداری نیشتیمانی ئەم پارێزگایە کاگاسۆی حاجی محەممەد دروستی کردوێتەوە بە تەواوی پێداویستیەکانی خوێندن و بە دیزاینێکی جوانی سەردەم و ئەمەش ئەکرێ بڵین هۆکارێکە کە خواست زۆرە لەسەری لەو دوو خوێندنگایە. جا دواتر باسی ئەوەش دەکەین مامۆستا سۆران، بەڵام باست لە مامۆسای بە ئەزمون کرد. بێگومان شاری هەڵەبجەیەکێکە لەو شارانی یاخۆ لەو پارێزگانی کە چەندین مامۆسای بە ئەزمونی تێدایە. دەبینی کە ساڵانە چەندین خوێندکار نمرەی زۆر باش دێنن خوێندکارەکانی بەبێ جیاوازی لەگەڵ شارەکانی دیکەدا. بێگومان کە خوێندکارەکانی نمرەی باش دێنن، بێگومان ئەمەش بۆ ئەرک و ماندووبوونی مامۆسایان دەگەڕێتەوە. بەڵام وەک دەزانین ئێستا سەردەم لە گۆڕاندایە بەڕاستی ژیری دەستکرد ڕۆڵیە لە سەرجەم لایەنەکانی ژیاندا. هەڵا نەبم لە ماوەکانی ڕابردوودا خولێکتان کردەوە بۆ ژیری دەستکرد بۆ مامۆستایان و هەروە بۆ فەرمانبەرانی سنوورەکە. تا چەند مامۆستانی و سنوور ئامادەیان تیا بوو کە بەشداری و خولانە بکەن یاخود با بڵین تا چەند سوودیان لەوە بینی بۆی زیاتر بتوان خزمەت بە خوێندکاران بکەن؟ طبعا ئەو خولە بە دەستخۆشیەوە لە ئاستێکی بچووکا بووە ژمارەیەکی کەم لە بەڕێوەبەرەکان بەشدار بوون بە پێی ئەوەی ئەوان داوایان کرد و ئێستا وەزارەتی پەروەردە خۆتەزانی ئای ژیری دەستکرد بووەتە پێویستیەکی ژیان وە لە ناو پرۆسەی پەروەردەی شاکاریگەری هەیە. وەزارەتی پەروەردە بۆ ئەم ساڵ لە بابەتی کۆمپیوتەرا ژیری دەستکردی داناوە و ئەتوانین لەو ڕێگەیەوە هەم مامۆسایان و هەم خوێندکارانمان ئاشناکەین بەم بابەتە زانستیە کە ئێستا لە تەواوی جیهاناکاری پێکرێ. ومێ دەکەین بتوانین لە کایەی پەروەرداوە لە سێکتەری پەروەردا سوودی لێ بینین وەک خۆی نەچێتە بواری کارەکانی ترەوە کە یا لینکەکانی ترەوە یا ئەو خزمەت گوزاریانەی کە لە ئەنتەرنێت و ئایتیا هەیە خوێندکارانمان و مامۆسایانمان بتوانن سوودێکی باشی لێ بینن بۆ خۆیان و بۆ پرۆسەکەەوە بۆ پەروەردە لە سنووری پارێزگای هەڵەبجە. مامۆسا بە تۆزێکیش باسی پەیمانگاکان بکەین، پەیمانگا هونەری و پیشەی و ئەو پەیمانگانەی کە سەر بە بەڕێوەبەرایەتیەکەی جەنابتن. پەیمانگاکان بارودۆخیان چۆنە لە ڕووی بیناوە، لە ڕووی مامۆساوە، لە ڕووی پێداویستیەوە چۆن هاوکاریانە بن و چۆن پشتیوانی ئەم پەیمانگایانە ئەکەن وەکو بەڕێوەبەر هەمووکو خودی بەڕێوەبەر کە وەکو جەنابێت هەمووکو مواسسەکەش وەکو بەڕێوەبەرایەتیەکە. ئێمە پەیمانگای هونەرە جوانەکانمان هەیە لە پارێزگای هەڵەبجە
پەیمانگایەکەوە بەڕێوەبەرایەتیەکی گشتی سربەخۆی هەیە سەر بە وەزارەتی پەروەردەیە و ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە هاوکارێکی باشینەوە هەموو ئەو مامۆسایانەی کە لەوێن میلاکی وەزارەتی پەروەردەن و هاوڕێ و هاوپیشەمانن هاوکارێکی باشین. بەڵام پەیمانگای هونەرە جوانەکان بەداخەوە بینای نییە لە بینای قوتابخانەیەکی بینایەکی سربەخۆیە، بەڵام بینای قوتابخانەی ئەو سنوورەیە شارەوانیە گرتوێتی و بیناکەی خۆیان بەداخەوە بەهۆی ئەو قەیرانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد هەیکەلەکەی دروست کراوە بەهۆی قەیرانەکە و وەساوە کە ئەکرێ بڵێن ئەو ژینگەی کە ئەوان دەرزیتی ئاخوێنن مؤهل نییە بۆ هونەروە بۆ ئەو بەشانەی کە لە هونەرا هەیە. ومێدەکەین ئەمساڵ هەڵەبجە بە تەواوەتی بۆتە پارێزگا لەلایەن حکوومەتی عێراقەوە بتوانین ئەو پەیمانگایە بخەینەوە سەر پێی خۆی و بیناکەی دروستکەین و بتوانین ڕۆڵێک وە کاریگەریەکی باشی هەبێ لەسەر وەرگرتنی خوێندکار لەم پارێزگایە. باشە مامۆستا سۆرانۆ و دوا پرسیار باست لە خوێندگای ئەحمەد موختار جاف کردکێکێکە لە خوێندگە ناوەندیە کۆنەکانی شاری هەڵەبجە لە ماوەکانی ڕابردوودا نۆژەن دەکرایەوە. کارەکانی گەشتۆ بەکوێ گەر بە کورتی بکرێ وەڵامی ئێمامە بیتەوە و هەروەها پێمان بڵێ داواکاریتان چیا خۆت قسەیەکێکە مژدێکی خۆش بێ بۆ خوێندکاران و کەسوکاری خوێندکاریان و قوتابیان. جەناب تەزانی ئامادەی ئەحمەد موختار یەکێکە لە بینا زۆر جوانەکان ئەکرێ بڵێم لە تەواوی هەرێمی کوردستانە بینای لەو شێوەیە نییە کە لەلایەن سەرمایەداری ئەم پارێزگایە کاگاسۆی حاجی محەممەد بامۆکی دروست کراوە. نۆژەنکردنەوەکەی ئەوە نەبوو کە گرفتی بۆ خوێندن دروست کردوێ، تەنها لە ڕووی جەمالیەتی خوێندنگاکەوە بوو لە دڵسۆزی خۆی هەنێ لە بۆیاخەکانی ڕووکاری دەرەوەی ئامادەیەکە کاڵ بوو بوویەوە بەهۆی باران و سەرما و سۆڵەوە جەنابیان حەزیان کرد هەر بەو جوانیە بمێنێتەوە بۆیاخیان کرد ئەجینا گرفتی نۆژەنکردنەوەی نەبوو و ئێسەیش جەنابیان خەریکی دروستکردنی کۆمەڵگەیەکی پەروەردەین لە باخچەوە تا قۆناغی 12 کە بە سوپاسەوە بڕی تێچوونەکەی 7 ملیۆن و نیو دۆلارە. ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە لە ساڵی خوێندنی ئایندا ئێمە بتوانین بیخەینەوە خزمەتی خوێندکارانی ئەم پارێزگایە. سەبارەت بەوەی کە داواکاری و کێشە و گیرروگرفتمان چییە، کێشە و گیرروگرفتمان نەک هەر من لە تەواوی هەرێمی کوردستانە پێویستیەکی زۆرمان بە فەرمانبەر و کارگوزار هەیە بۆ ناو ناوەندەکانی خوێندن بەداخەوە بەهۆی خانەنشینبوونی ساڵانەی ئەو توێژە لە ناو پەروەردە لە تەواوی ناوەندەکانی خوێندنمان ئەکرێ بڵین یا هەر نەماوە یا یەکدا نەماوە ئەوانیش بەهۆی بە ساڵاچوونی تەمەنیان نەتوانن ئەو خزمەتە باشە پێشکەشکەن بە خوێندکاران و بە خوێندنگاکەیان وێ داواکارین بتوانرێ دامەزراندن بکرێ بۆ فەرمانبەر و لە شوێنە دوورەکانیشمان لێتان ناشارینەوە گرفتی میلاکی بەشە زانستیەکانمانەیە ومێدەکەین وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شاغیرانشمان بۆ پڕکاتەوە. بەڵێ سپاس بۆ مامۆستا سۆران عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە کامبانیا ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی بۆ هیواین کە تەواوی ئامادەکاریەکان بۆ شێوەیە بێت کە ئێواتانێت و لە خزمەتی خوێندکارە ئازیزەکانمانە بێت.